وەختتان وەخێر خەڵکی کوردەوار و میدوارم لە هەر کوێهەن ساق و سەلامەت بن. ئێمە لە دیبەیتەکانە پێشووتری ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ نوعی کارکردی نظامی سوڵتە تا ئەوەی کە توانیمان و نەتایجی لە دنیا مشخصە بەحسمان کرد. مەسەڵەن ئاماژەمان بەوە کرد کە سیستەمە نەزمە جیهانی و نظام سوڵتەی جیهانی ئەزانێت کە کارێک کە خەریکە ئەیکا خەریکە هاڕینە مردمە و ئەیزانەیە کە مردم پەیان بردگە و ئەزانن و دەرکی ئەکەن بەمەی کە هاڕیاگن و نابود بووگن. بۆیە هالیوود تێت تەک قەحرەمان دروستەکە، تێت قەحرەمانی دروستەکە کە سیستم ئەی هاڕێ، بەڵام سیستم واداری ئەکا خۆی یەک نەفەرە هەڵسی وە قیام کاوە بدا لە سیستم. بۆیە تۆ لە سینەمای هالیوودا قاڵبەن ئینسانێک ئەوێنیت، یەک نەفەر ئەوێنیت کە ئەترازێت و ئەدا لە سیستم. ئەدا لە چی؟ ئەدا لە کۆمپانیهای گەورەی ماڵی، ئەدا لە پلیسێک کە حمایەتەکە لە کۆمپانیهای گەورەی ماڵی. ئەوەی کە تۆ ئەیوێنی و چاوت پێیەکەوێ ئەمەسەکە ئوسولەن بەرەبەرە ئەنچێک کە پێژن دەوڵەتە ملیە مردم بەرخاستە لە ئێرادەیە مردم مەوجود نەماگە. ئەوە بچن ئیعلامیە ئستقلال ئیالاتە متحدەیە ئەمریکا بخوێنەوە. ئیالاتە متحدەیە ئەمریکا کوێ بوو؟ ئیالاتە متحدەیە ئەمریکا سەرزەمینێک بوو کە نخبەکانە ئوروپا ڕژیانە ناوی، نخبەکانە دنیا ڕژیانە ناوی، ئەوانەی کە لەژێر دەستە نظامە مۆنارشی و ئۆلیگارشی ئوروپا خەریک بوون ئەهاڕیان و بە تایبەتی بریتانیا جێیان هێشت و چوون لە سەرزەمینێک بەناوە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا زندگیەکیان دەست پێ کرد و بەرەبەرە توانیان ئیمپراتوریە بریتانیا شکست بدەن. ئیعلامیە ئستقلال ئیاڵاتە متحدەیە ئەمریکا باسی تەمامی ئەم مەسائلانەیەکە، ئەوەی کە لە ئوروپا ئەمانە دەستگیری بوو و ئەمانە بەریان پێگیریا بوو و نظامە ئۆلیگارشە ئوروپا و نظامە مۆنارشە ئوروپا بەری بەگەشانەوەیە پۆتانسیاڵەکانە ئەمان کردبوو. ئەوانەی کە لە ئوروپاوە ژیانیان ئەکرد قاڵبن ڕعیەت بوون، سەرڤەنتیان پێوتن و چوونە ئەمریکاوە بۆ خاتر شرایطێکە لە ئەمریکا مەوجود بوو توانیان هەنگاوهایەک بنێن کە تاریخێک بۆ خۆی دروست بکات لە سەروەری. بۆیە ئەمڕۆ کەسێک ئیعلامیە ئستقلال ئەمریکا ناخوێنێتەوە. لە ئیعلامیە ئستقلال ئەمریکا و کەسانێک کە ئەمریکایان ئەمڕۆ دروست کرد بەحسە ئەرتەش ناکرێت، پۆلیسە فدراڵ ناکرێت، بەڵکو ئاحادە مردمە ئەمریکا بەناوە میلیشیا ناو ئەوات. میلیشیا یعنی هەر کەسێک کە لەم سەرزەمینە زندگی ئەکاوە تەوانی حملی ئەسلحەی هەست، ئێشێ بەرامبەر بە ئەمنیەتە ئەم مردمە و ئەم سەرزەمینە مەسئول بێت و بتوانێت لە ڕۆژگارێک کە مەورد تەهدیدە خارجی واقعەون ئەسلحە بگرێتە دەستەوە. ڕەوەند اتفاقات دنیای غەرب بەرە و ئەم مەسائلە چووکە ئێمە ئەیوێنین. دوای جەنگە جەهانیە دووەم، دوای ئەوەی کە ئیاڵاتە متحدەیە ئەمریکا هات شرکەتی کرد لە جەنگە جەهانیە دووەمە، ئەمە ڕۆزڤێلت بوو، ڕئیس جمهور ئەمریکا بوو کە بە ڤینستۆن چەرچیلی وت دوای جەنگە جەهانیە دووەم شتێک بەناو ئیمپراتوریەتە بریتانیا نامێنێت و ئێشێ دەست بکێشن لە ئیستعمارکردن ئینسانەکان، دەست بکێشن لە بەکۆی لەکردنە ئینسانەکان. ئەوە بوو کە دوای جەنگە جەهانیە دووەم لەسەر ماجەرای کاناڵە سوێز ئەمریکا ئەختارە شەدیدی بە بریتانیادا وتی دەورانە ئیستعمار تەواو بوو. ئەمما لەگەڵ ڕۆخانە دەسەڵاتە ڕۆزڤێلت تەرۆرە کەنەدی، ئیعدامە کەنەدی لە ناوە خیابانە بە چەند دۆکۆمنتریهایەکی فرە لەسەری دروست کریاگە. کەنەدی لە 8 جێگەوە هەمزەمان مەورد تەقەواقاوێت و لە 8 جێگە لێ ئەدەن. ئەوەی کە جانف کەنەدی وای پێەکەن ئیعدامە خیابانی بوو، نە تەرۆرە یەک نەفەر بە ئەنگیزەهای شەخسی. دوای ئاغایە جانف کەنەدی ترۆمن چێتە سەرەکار و عەمەلاً سیستەمە ماڵیە جەهانی کە هدایەتە کرێتەوە سۆدە شەهرەکە لەندەن و واڵ ستریت بە دنیا حاکم بوو. تەواوی ئەوانەی کە ئیمڕۆ خەریکن تەعقیب مەسائلە غەربەکەن، ئەزانن لە دنیای غەربا ئینسانهایەکەن کە ڕەسانەهای جەمعیە غەرب نیشانیان نادات و معتەرزن بە سیستەمە نظامە سوڵتەیە جەهانی بە ئیسلاحاتێک ئەمانە کردیان. لە دەهەی 1980
نەزمە نەوینە جیهانی دەستی پێکرد. نیو وۆرد ئۆردەر دەستی پێکرد. بەکێ؟ بە ڕۆناڵد ڕێگان و بە خانمە مارگارەت تاچەر. ئەم دووە دەستیان پێکرد. سەرمارەکان بەناوە اقتصادە ئازادە بازار، بەناوە مارکتینگ سۆسایەتی. بەڵام تۆ ئەمڕۆ لە دنیا خەریکی داستانهایەکی ترەوێنی. هەر 7 ساڵ دەحفەیەک، هەر 8 ساڵ دەحفەیەک نظامە سوڵتەی جیهانی واردە بحرانێکی عەزیمی ماڵی ئەوێت و بەهاکەی کێ ئەیدا؟ بەهاکەی مردمانە فەقیر ئەیدەن. میدڵ کلاسێک بەناوە تەبەقەی متەوەسەتەیە کە لە سەرتاسەرە دنیا لە هەموو ئوروپا و ئەمریکایش مەوجود بوون و بەرەبەرە چوونە ناو خانەیە مردمە فەقیر. ئەوانەی کە شعارە نەئۆلیبرالیزمیاندا و کەمکردنەوەی دەخاڵەتە دەوڵەت لە اقتصاد و لە جامعە، کەسانێک وەکو ئایزا بێرلین کاورای جوولەکەی فیلسوفە نەئۆلیبرالی کە بوون بەسەرامەدە تئۆریهای دنیای نەئۆلیبرالی لە بەشە ئیجتیماعی و لە بەشە اقتصادیان. ئەمڕۆ تۆ یەک لە دوای یەک کە اتفاقات و بحرانەکانە جیهانی ئەوێنیت و ئەم دنیایە پڕ لە فەقرە، پڕ لە تەزادە، پڕ لە بێعەداڵەتیە، پڕ لە زوڵمە کە خەریکی ئەوێنیت، لە مردمێکی ئەم دنیا هیچ ئێعترازێک بەرامبەر بە نظامە سوڵتەی جیهانی سوورەت ناگرێ. ئێستەسە کە تۆ ئەزانیت بۆچی بنیانە خانەوادەیان لە کشوەرهای غەربی لە بین برد؟ بۆچی قدرەتە ئیجتیماعی مردمیان لە بین برد؟ بۆچی مؤسسات و ئەنستیتۆهایەک کە تحت ناو ژیانە شاریە ئەمانەوە دنیای مۆدرنیان کە دروست بوو بێکار کرد بوو، معنایان گۆڕیە. ئەم هاوارانە لە دنیای غەرب مەوجودن. هەر ئەوانەی کە تەرەفدار بوون کە دەوڵەت قەبارەی بچووک بێتەوە، فدرال ریزەرڤ و سنترال بانک ئۆف ئینگلند مؤسسات خصوصی بن و دەوڵەت بدهکارە بانک بێت و بانکیان سوار کرد و کۆرپۆرێشنەکان و ئینتەرپرایزەکانیان سوار کرد بەسەر جاوامع بەشەریە و دەوڵەتهای کۆرپۆرێشنیان لە دنیا دروست کرد تەحتەناوە دەوڵەتهای ملی بە دروستکردنە چیرۆکهای جەعلی و دروستکردن نەیشنهای مزەخرەف و جەعلی. تۆ ئەمڕۆ هیچ پاساوێکت بۆ هەبوونە زیاتر لە 20 وڵاتە عەرەبی نییە. ناسیۆنەلیزمە عەرەبی چه معنایەکی هەست؟ بۆ مردمانێک کە یەک زوانیان هەست، یەک جوغرافیای بە یەک پەیوەست بووجیان هەست، یەک کولتوریان هەست، بەڵام بۆچی ئێشە 20 و قسوور وڵاتیان بوێت، نەیشن ئستەیتیان بوێت؟ تۆ ئەوێنی لە پڕێکا ملەتێ بە ناوی تورک سەردەرتێرێت بە تاریخێکی جەعلیوە، بە تاریخێک لە کێوەکانە ئاڵتایە و دەست پێیەکە، سەروەریە مردمانێک بەسەر جەهانە. تۆ ناگەهەن ملەتێک بە ناوی فارسە بۆ دروست ئەکەن، معلوم نییە فارسە کێز، بنەچەقی کوێز لەکوێ هاتکە و تەحتەناوە ئەمانە دەوڵەتت بۆ تعریفەکەنەوە، نەیشن ستەیتت بۆ تعریفەکەنەوە، لە کاتێکە ئەمانە کۆمپانیهای بازرگانین کە ئەوەی کە بەناوە عەقەبەیە تاریخیە ملی خەریکن بەحسی ئەکەن ئەساسنامەی ئەم ئینتەرپرایزانە سەوا ئەمانە دروستیان کردگە و ئەم کۆرپۆرێشنانە سەوا ئەمانە دروستیان کردگە. بەڵام خۆ لە ناوی جەوامع ئێمەیە کە هاڕیاگە بە تەمامە قودرەت مردم پرسیار ناکە. تەواوی ئەوانەی خۆیان بە پسپۆڕە بەشە اقتصاد دەزانن، بە تایبەتی ئەوانەی کە خۆیان هەوادار و تەرەفدارە اقتصادە نەئۆلیبرالی ئەزانن، سیستەمە ئەنگلاساکسۆنیە بریتانیایی. ئەمڕۆ سوعال ناکەن ئەگەر ئەمانە شعاریان ئەدا کە دەوڵەت نابێت دەخاڵەت بکات،
بحيث سورة الأمور اقتصادية وأما بازارك حاكمة بسر نوشت إيما ويتو الشاهدي لكردواري داگير كراو للايان كوربريشن إراقي و بي أوي كتو حيج جيرخانك آبوري دروس كردويت پر أويت للادي قوري بتوني با شوبينج سنتر مولكانو أمانة تعقيب همان سياسة بەڵام ئێمە ساڵە 2000 شاهدە بحرانێک بووین کە 11 سەپتەمبەر 2000یان بۆ دروست کرد و شەڕیان بۆ دروست کرد کە لە بحرانەکە دەرپەڕن قەیرانە ئابووریە جەهانی ساڵە 2007 و 2008 ڕەسەژێنێکی تر و قەیرانێکی تر دای لە نظام نەئۆلیبرالیە ئەم دنیای غەربە فلاكت بدبختي فقر فاصلية طبقاتي كبجي مالم بحرانة وهزاران هزار إنسان اقتصاد كازينوئية بنقاهاي ماليك كجيرفان مردمي خالي كرد دولات أو كبي إيجن دولات وأصولا قرد همائية كالانتربرايز كان وكوربريشن كان تواوە سەرمایەیە کاریە مردم کە تەحتەناوە تەکس و ماڵیات و باوجێ مختلف کە لە مردم سندبوویان تەزریقیان کردە ڕەگە مؤسساتە ماڵی دووبارە و بانکەکان ئەمە کرێکارە ئەمریکایی بوو کە نەیتوانی مۆرگەی جەماڵەکەی بە و خستیانە سەر خیابان بێکار بوو بێماڵ بوو بەڵام هەر ئەو بانکەی وا مۆرگەیجەکەی پێدا بوو و ماڵەکەی بێسند بوو تریلیۆن دۆلار پوڵە ماڵیات دەهەندەگان ئەمریکای گرت لەبەرەوەی too big to fall فرە گەورەترە لەوەی کە بخواتە زەمینۆ بەڵام یەک اقتصاددانە نەئۆلیبرال ئەعترازی نەکرد بێژە ئەمە سۆسیالیزمە دەوڵەتیە ئێمە ئەگەر نەئۆلیبراڵین و ئێژین دەخاڵەتە دەوڵەت نەوێ لە بازاڕە بۆچی ئێشێ مؤسسەیەکی ماڵی و تریلیۆن دۆلار زەرەری بەم کورەیە خاکیە داگە و مردمی تاڵان کردگە ئێشێ بە پوڵم مردم بمێنێتۆ و مردم بەهای ئەم شکەستە بدەن کەس ئەترازی نەکرد ئەوە کۆرۆنایان دروست کرد ئەوە کۆرۆنایان هاورد چون دووبارە کەوتونە ناوە قەیرانێکی تری اقتصادی تۆ هەروە کە تەماشاکەی و ئەخبارهایەکی ڕسمی و قەیرە ڕسمی کە تێتە دەرەوە مەوجێک لە چین ستیزی مەوجێک لە تووڕەئی و قینە بەرامبەر بە چین لە سەتح جەهانی خەریکن دروستەکەن ئەرێ کاکە خۆچین بە زۆر نەهات کارخانەکانە ئێوە بوات خۆتان کۆچتان کرد ڕوین بۆ چین بە شوێن کارگەرە هەرزانە ئەگەڕیان بە شوێن بەردەی خاسترە ئەگەڕیان کاکە خۆ ئەمە چین نەبوو اقتصادە بازاڕی هاورد خۆ ئەمە چین نەبوو تعرفە و ماڵیات و گومڕۆکاتی لابرد خۆتان لاتان برد بۆچی ئیستە ئێوە خەریکن تەنەفۆر جەهانی بەرامبەر بە چین دروست ئەکەن چین لەم بازیە وا لەکوێی داستانە کەسی سوالێ لە خۆی ناکە ئەمانەی کە ئێژن بازار ئێشە چارە نووسە مەردم دروستکە بۆچی ناچین یەخە بگرن بەم دەوڵەتانە کە بۆچی پوڵە مەردمێک کە بە ناوی ماڵیات تۆ ئەیدزی ئەڕۆی ئەیدەیتە مؤسسات و ئینترپرایزەکان و کۆرپۆرێشنەکان وا بە چارە نووس و مەردم قوماریان کرد وا دنیایان داگیر کردگە بحرانە کۆرۆنا و بحرانە کە لەسەر پشتە کۆرۆنا سواریان کردگە تەبعاتە ئایندەی دەرەکەفێ ئەوەی کە ئێمە لە نهێنەکانە پشتە پەردەیەمانە نازانینێ تەبیعەتەن تۆ ئێشت بوێسی بزانی تەبعاتی ئەبێ بەچی تا بتوانی بیخوێنی تۆ ئەمانە لەکوێ بازیان کرد بەرەو کوێ خەریکە نەیوان هەر لەم کوردەوارە داگیر کراوە
لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی مشتێ نۆکەرە نظامە نەئۆلیبرالیان دانیا. مردم بێ هونەر، بێ مەهارەت، بێ تەخەسوس، بە پێترۆدۆلار هەزاران ساڵ تەمەدونە ئینسانە کوردیان نابود کرد لە 20 ساڵە. لە 20 ساڵە بە تەزیق پالەت پولە کاغەزی و دۆلارە سەوز مردمێکی بێکەرامەتی خەسیاگی پوڵی فاسدیان دروست کرد. ئەو ڕۆڵە قارەمانانە هەموو ئێرادەیەکیان تیا کوژیا. بوون بە مشتێ موچە خوەر، موچەی ئەنفالانە و موچەی هەڵەبجە و تەقاعودە حیزبی و پێشمەرگەی دێرین و جاش خەفیفە و تەرەفدارە پارتی و تەرەفدار یەکێتی و ئەمانە 50 موچەیان کردە گیرفانە ئەم مردمە. لەبەرەوەی مردم قسەی بۆ کردن نەمێنێ، لەبەرەوەی مردم ملهۆڕ نەوێ، لەبەرەوەی مردم لەسەر قاچە خۆی نەوێسێ، لەبەرەوەی مردم تەڵەبکار نەوێ، مردم بدێکار وێ بەمانە. و ئەمە سیاست بوو بۆ نابودیە مردم. کاکە خۆ نمونونەکانی لەم دنیا مەترەحن. ئەوە ئێلکوادۆر، ئەوە ئارژانتین، ئەوە کشوەرەکان ئەمریکای لاتین کە کردیان. بۆ چون تۆ تەسلیمە نظام سڵتەی جەهانی بووی، بۆ چون تۆ کەسانێکیان بۆ دروست کرد کە بتوانن مەعامڵەی تەکا بکەن بەناوە تۆ و بەناوە مردمە تۆ قسە بکات. بەرژەوەندی یاڵەتە متحدەی ئەمریکا بەرژەوەندی مردم ئەمریکا نییە، بەرژەوەندی کۆمپانیها و شرکەتهای ماڵیە. ئەوەی کە خاکە عێراقی داگیر کرد ئەرتەشە ملیە یاڵەتە متحدەی ئەمریکا نەبوو، بلاکواتەر بوو، ئەرتەشە خصوصی، ئەرتەشێک وا بۆ کەی لە وەتەن بوون، وا بۆ مەی هەندوستی پاتریۆتیزم نهاتکە بۆ شەڕ، بۆ دۆلار هاتکە بۆ شەڕ. بمرێ یا نەمرێ، نە شەهیدە وەتەنە نە کەسێ بۆ یارزش قایلە. کابراایەکی بەکرێگیراوی مزدور بوو لە کۆمپانیە بلاکواتەرە، وا هات خاکە عێراقی گرت. یعنی چۆن مردمێکیان لەم دنیا دروست کردەگە هەر 7 ساڵ 1 دەحفە و 8 ساڵ 1 دەحفە بە فەقر و فەلاکەتی ئەکێشن و تاراجە گیرفان و سروەتی ئەکەن و بێمەسرەفی ئەکەن و بە فاحشەگی ئەکێشن و ئەم مردمە فکرەکە دنیایە لە دنیای ئەمان باشتریش دروست ناکرێت. چۆن ئەم مردمە فکرەکە دنیایە لە دنیای ئەمان باشتر دروست ناکرێت؟ چۆن ئەم مردمە ناتوانێت فکر بکاتەوە کە ئەم دنیا ئەتوانێت باشتر، خۆشتر و دروستتر ئیدامە پەیدا بکە؟ چون نایەڵن مردم تەخەیولکە، چون نایەڵن مردم خەلاق بێت، چون مردم پێناسەی لە دۆست و دوژمن نەماگە، مردم ئیرادەی مقاومەتی نەماگە. کاکە فاحشەگی، کاکە گیان لەشفرۆشی ئیرادە لە تۆ ئەکوژێت، فەسادە ئەخلاقی ئیرادەی مقاومەت لە تۆ ئەکوژێت. تاڵانەکەن دەنگە دەرنایێ، ئەتهاڕن دەنگە دەرنایێ. ئێمە مانان مارسل پرۆست ئێژێ ئەوەی تۆ لە خیاڵە تەجەسومی ئەەکەی و ئەو شارەی کە تۆ لە خیاڵە دروستی ئەەکەی و گەرەکتە بچی بیوێنی کە لەزەتی لێبووی هیچ کاتێک لە چاو پێکەوتنیە نابێ بە و خیاڵەی کە تۆت کرد. تەسەورە ئێمە لە نابودی چییە؟ نابودی لە تەسەورە ئێمە شتێکی نامەفهومی گونگی پڕ لە ئێش و ئازارە. بەڵام چەند نەفەر لە ئێوە تا بەر لەوەی دەستە و یەخە بنتەکی کەسێکا و شەڕ بکەن ئەژنۆکانتان ئەلەرزێت و لە تەسەورە شەڕە ئەترسن، بەڵام کە مشتە ئەوەڵ بەرەو تۆ هات تۆ تازە وایتە ناوە شەڕە و تۆ نافامی دنیا چه خەبەر بوو. نابودی یعنیەوەی کە تۆ ئیرادەت نەماگە، خۆت نەماگی. تۆ کە ناوت پەیمانە چەند ئەتوانی پێناسەی پەیمان بکەی؟ پەیمان کێز؟ پەیمان چۆن ئەم دنیا ئەوێنێت؟ پەیمان چۆن ئەتوانی بە پەیمان بەڵگە بێ؟ پەیمان چۆن ئەتوانی بە پەیمان بەڵگە بێ؟ پەیمان چۆن ئەتوانی بە پەیمان بەڵگە بێ؟
کوا نگاهی پەیمان لەم دنیا، کوا تەئەمولات و ئەندێشە و خواست و ویستی ئەم وجودە کە لە قاڵبی شعر و کردەوە و هەڵسوکەوتا دەرکەوێ، لە قاڵبی هونەرا دەرکەوێ، لە قاڵبی بەستەیەکە گۆرانیەکە دەرکەوێ. کوا ئەم پەیمانە کە لەسەر بنەچەق و لەسەر ڕیشکە کوردی هات کەسە دەرۆ، فەلسەفەی کوردی و ئەندێشەی کوردی و هەڵسوکەوتە کوردی بکە. تۆ چەنێ هەڵگری ئەو ناویتە، ئەو ناوەی کە لێت نریاگە، کاکە عەلی و کاکە عومەر و کاکە فەتاح و هیوا و وریا و تۆ کێی؟ تۆ حیچێک نییەی، تۆ حیچێک نییەی بێجگە لە تەسەوراتێک کە نظامە سوڵتە کردگێسی ناوی زەهنت. تۆ ئیمڕۆ هەر قسەیە کە ئەیکەی شکڵە ما بەقیەس، وەکو ما بەقی دنیا خەریکی قساکەی. تۆ تەسەورە لە نابوودی نەماگە، دەسوێتە کە تۆ نابود بووی لەو ڕۆژەی کە ئیتر عەلی نییە، حەج فەرقێکی تەکی عومەرانیە. دنیاکەیان یەکێکە، یەک جۆش دەوێنن. تۆ ئەوێنی لەم کۆمەلگای ئێمە هونەر نازێت. تۆ 100 ساڵە پێش و 100 ساڵە پێش سیاچەمانەتەش بە ئەشعارە غەنایی و ئیمڕۆ لە دنیای ئیمڕۆە تۆ چایکۆفسکی نادەیتە دەرەوە، باخ نادەیتە دەرەوە، مۆزارت نادەیتە دەرەوە، مایکل جاکسۆن نادەیتە دەرەوە. کاکە تۆ مشتێک گەعدەبێژە ناوە خیابان ئەدەیتە دەرەوە بە شعرە هەڵیت و پەلیتێکە معلوم نییە چی لێژێ. نە موسیقیە، نە هونەرە، نە خەلاقیەتە، نە فکری وا لە پشتا، نە تەفەکوری هەست. تۆ فەقەت خەریکی خۆت مەسرەفەکەی، فەقەت خەریکی وەخت ئەکوژی. بۆی ئەگەیت بە پوچی، بۆی کوردیە دیتر معنای نامێنێت. ئەم زوانە نەزۆکە، ئەم زوانە تەسویر دروست نایکات. تۆ وەختێ ئێژی ئینسانە کوردی تەسویری نییە، هیچ تەسویرێ. تۆ هونەرە کوردیت نییە، تۆ ئەندێشەی کوردیت نییە، تۆ حیچی تێناگەی لەم دنیا. وێسیاگی بزانی ئەم نظامە سوڵتە چۆن کارەکە و تۆ نانی لێ بخۆی، بەڵام تۆ چیت داگە بۆم نانەیە خۆی نازانی بۆ کارەکەن لەسەر مێشکە، نازانی بۆ هەرچی دەسەڵاتە لێت ئەسێنن، نازانی بۆچی ئێرادەت لێ ئەسێنن. تۆ خلاقیەت نەکەی، تۆ نەچی بەگژ ئێرادەی ئەمانەی کە خەریکن دنیا حەپەلوشەکەنەوەی خوان. تۆ بتۆقی بترسی بە ناوی تێگەیشتو بوون. من دیبەیتێکم کرد لەسەر ئەوەی کە ئەم دنیا لەسەر چیرۆک ئەگەڕێت. 17 ساڵە پێش لە گۆشەی کتێوی ویل پاوەرە نیچە، ئێرادەیە معتوفە بە قودرەتە نیچە، من یەک جملەی نەغزم لە ئاغای ژان فرانسوا لویتار خوێندەوە. ژان فرانسوا لویتار کەسێکە کە چمکە پۆست مۆدێرنیتەی دروست کرد. لەوێ ژان فرانسوا لویتار وتی و دەورانە ئێمە دەورانی تەواوبوونی ڕەوایەتە گەورەکانە. من کام مشکی منی داگیر کرد، ئەمە عەقڵی منی داگیر کرد. یعنی چی؟ من 23 ساڵم بوو. دەورانە ئێمە دەورانە پایان و اختتامی ڕەوایەتەکانی گەورەست. ئەسرەما ئەسرە پایان ڕەوایەتهای بزرگ است. ڕەوایەتە بزرگ چییە؟ چیرۆکی گەورە چییە؟ تازە ئێمە زانیمان چیرۆکە گەورە ئەم داستانانەسەوا بوو بە شەر تعریفیان کرد و نظام سوڵتان لەسەردانا. بودیزم، ئیسلام، مەسیحیەت، یەهودیەت، کۆمۆنیزم، لیبرالیزم، ئەمانە چیرۆکە گەورەن. دەیعنی چی؟ دەورانە ئێمە دەورانە تەواو بوونە چیرۆکە گەورەکانە، یعنی دەورانە پۆست مۆدێرنیتە،
دەورانی چیرۆکە وردە چیرۆکە وردە چیرۆک چیرۆک گەورە نایتە دەرەوە یعنی وای پێەکەن نایەڵن یەک چیرۆک بێت و بتوانێت یەکێتی و یەکڕێزیەک لەم دنیا دروست کات تا بتوانێت چیرۆکە گەورەکانە ئەمان نابوت کە ئەمانە چیرۆکیان کردگەسە ناوە دڵە چیرۆک و چیرۆکیان کردە ناوە دڵە چیرۆک تا نەئۆلیبرالیزمیان دروست کرد تا قدرەت و سڵتەی خۆیان بەم دنیا دانیا و ئەم دنیاانە کۆنتڕۆڵ کرد و بەشەریان بە ئیسارەت و بە کۆیلەتی کێشاند ئیستە وردە چیرۆکە بۆ دروستەکەن چیرۆکە گەیبوون چیرۆکە هەموسەکشواڵ بوون وردە چیرۆکە لەم کوردەوارە ئێمە چیرۆکە ئیزیدی بوون چیرۆکە قوربانی بوون چیرۆکە پەکەکەی بوون چیرۆکە یەکگرتو بوون چیرۆکە هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی بوون وردە چیرۆک چیرۆکە فەمینیزم وردە چیرۆک وا کۆمەلگا و ئینسانەکان منشقەکە بەسەر هەزاران پەیکەرەوە ڕەوایەت لە بینەوەن و لە بینیان برد ئەمڕۆ ئینسانە کوردی نازانێ کوردبوون یعنی چی فکرەکات تۆ ئەگەر زوانێکت هەست قسەی پێ ئەەکەی لە ماڵە احتیاجاتی ڕۆژانت پێجێبەجێ کردگە بەوە ئێژن کوردبوون نەکاکی کوردم تۆ هیچ تەسەورێکت بە ناوە دنیای کوردی نییە نێست تۆ هیچ وەجهە تەمایۆزێک لە بین خۆت و ئەوی ترا نادۆزی تۆ براکەم تۆ فەڕەنسەوی قسە بکە ئیرلەندیەکان ئینگلیسی قسە ئەکەن و ئیرلەندین ئیرلەندیەکان 700 ساڵ بریتانیا داگیری کردن زوانیان نەما بەڵام بە عەقڵ ئیرلەندین بە هەڵسوکەوت ئیرلەندین جەهانە ئیرلەندیان هەست هەر کوێم دنیا چوون ئینقلابی بوون لە بەرامبەر نظامە سوڵتە و ئیمپراتوریە بریتانیا وێسیان ملەتێ بە قەبارەی 7 ملیۆن 7 ملیۆن کامەسام جەهانە کوردیە تۆ بێ بە عەرەبی قسە بکەوە لە دنیای کوردی بۆ من دروستکە تۆ بێ بە ئاڵمانی قسە بکەوە لە دنیای کوردی دروستکە بچن ئەمەی کە پێیەژن موسیقیە کوردی موسیقیە مەردەمی بچن چ لە سەد حەبانی و تا گەعدەکانە ناو ماڵی و گوێ بن حاڵتان خراوەوی استفراغەکەن لە میزانە سەتحی بوون لە میزانە دواکەوتوبوون و پەرەنەسەندنە عەقڵ کاکە تۆ بووگە شارت بووە 1 ملیۆن وێ وەکو سلێمانی و هەولێر نەتوانی سەبارەت بە ژیانە پێچیدەی نێوانە ملیۆن ئینسانە چیرۆک دروستکەی داستان بگێڕیتەوە بچو گوێ بگرە لە گەعەدەکانیان حاڵە خراوەوێ ئەمانە ماتەڵن بزانن لە کوێی دنیا شتێوێتەوە و دەو کارە بکەن گەشتی بوو گەسۆ سۆڵح دووست گشتی بوو گەسۆ تەرەفدارە گەندی کاکەی کورد عین جملات ڕۆزڤێلت بەرامبەر بە وینستۆن چەرچیل مەوجودە ئەمە گاندی نەبوو هندوستانی مستەقل کرد ئەمە مبارزاتە بدونە خشونەتە گاندی نەبوو ئینگلستانی دەرکرد ئەمە زۆرە ڕۆزڤێلت بوو ئەمە ڕۆزڤێلت بوو پیانی وت تەواو بوو ئیمپراتوریەتە بریتانیا تەواو بوو بەڵام بۆ لەم جامعەی ئێمە نایەڵن ئەم مەردمە بفەهمێ چون
مردم وەختێ فاسدت کرد ئیتر فکر ناکاتەوە. کاکی کورد، دنیای ئینسان، دنیای مرۆڤ، دنیای ئێمە دنیای کردەوەس. ژیانە ئێمە کردەوەکانە ئێمە، ڕیاکشنەکانە ئێمە، هەڵبژاردەکانە ئێمە دروستیەکە. ئەگەر من بەرامبەر بە زوڵم دەمم داخست، هەڵم بژارد کە دەم دابخەم، دنیایە کە تێیا ئەیوێنی نەتیجەی کردەوەی منە کە دەمم داخست. ئەگەر من لە بەرامبەر تاڵانە مردم و جنایەت و کوشتنە ئینسانە دەمم داخست، من هەڵم بژارد کە دەم داخەم، دنیایە کە ئمڕۆ پڕە لە قەتڵ و غارەت و چەپاوڵ و فەساد، نەتیجەی هەڵسوکەوتە من و بژاردەی منە، چون من دەمم داخست. تۆ وەختێ لە ناوە کۆمەڵگاتە مشتی مزەخرەفی خائنە چاو پێکەوت هەموو شتێکی ئەم دنیانە بە گاڵتە گرت، ئیلا خۆیان نەبێت و جیرفانە خۆیان، و تۆ دشکردەوەت بەرامبەریان نەبوو، دنیایەکی مزەخرەفی وەکو ئەمڕۆ دروزەکەی، وا هیچ شتێ مقەدەس نییە، وا هیچ ئەخلاقی پیرۆز نییە. تۆ لە دنیایەکە ئەمڕۆ زندگیەکەی بە دەقیقە و بە سانیە فەسادەکەنە ناو زهنت، و تۆ ئیتر واکۆنش نەماگە، سەڕبووگی، تەزیاگی. مەرگ و نابودی ئینسانەکان بۆ تۆ بووگەزە ڕەقەم. هیچ ئینسانێ ئیتر چیرۆکێکی بۆوتن نییە، هیچ مەوجودێک ئیتر جەهانێک نییە. ڕقەمن، خۆتانیش باوەڕتان کردە، ڕقەمن. 10 ملیۆن نەفەر مرد، دەیمرد. نازانیم کانێزێکی لەو 10 ملیۆن نەفەرە تۆی، تۆ مردگی، تۆ دەمێکە مردگی وەختی هیچ پێناسەیەکە لە خۆت نییە و نێزت، هیچ پێناسەیەکە لە خۆت نەماگە. ئەگەر تۆ ئیمڕۆ لەم دنیا تەماشا ئەکەی، ئەیدەیە کۆمپانیدار وا ناگەنە 1% جەمعیەتە دنیا سوارە ملە 9 ملیارد بەشەر بووگن. دەرئەسەرە بێتەفاوەتی ئەم ئینسانانە وە بژاردەی خوێڕیبوونە ئینسانەکانە وایان کرد، وا 1% سوارە ملە 99% بووگە، وا 1% 99% کێشاگە بە بەردەگی، بە فاحشەگی، بە برسیەتی، بە 1001 قەیدانی ڕۆحی و ڕەوانی، وەکو مەڕ و ماڵات لێیان ئەکوژێت، و ئیرادە نییە لە بەرامبەر ئەمانە بوێسیت، ئیرادە نییە بێتە خیابانەوە بۆیان. بەستیانە سۆ بەم دنیا سەرگەرمیان کردگە بە ئینتەرتەینمنت، ئینسان نەماگە. تۆ بۆ ناوت عەلیە، عەلی چه فەرقی کێستەکی عومەرە؟ تۆ چه فەرقی کەستەکی عومەرە؟ تۆیش فکرەکەی هەرکە دزە زرەنگە، تۆیش فکرەکەی پول یعنی خۆشبەختی، تۆیش فکرەکەی هەرکە بەرژەوەندی خۆی ئیشێ لە بەرچاو بگرێ، تۆیش فکرەکەی حیز و سەڵامەت، عەلیش وا فکرەکاتەوە، عومەریش وا فکرەکاتەوە، تۆیش فکرەکەی دەسە بێ دەسەڵاتە، تۆیش فکرەکەی دەچیمان لەدەستی، تۆیش فکرەکەی وڵات دنیا بە فڵانە چت خۆشە. عینە یەکن، چه فەرقێکتان هەست؟ هیچ فەرقێکتان تەک یەکتریان نییە. بۆیە تۆ هیچێک ناوێنیت. باشە خەڵکی کوردەواری داگیر کراو لەلایەن کۆپڕێژنە عێراقی. ئەگەر 6 مانگ ئەم پوڵی نەفتە وشک بکات چی ئەکەن؟ چی ئەەکەی؟ یعنی تۆ نەتوانی تر نەفت بفرۆشی و ئەو نەیتوانی دزی و فەسادەکانی بکە لە پای ئەمە. تۆ چی ئەەکەی؟ مەهارەتە کارە خۆ نێست، تەخەسوسە خۆ نێست، زەمینە کە
مەڕوو ماڵات داریە نایکەی سەنعەتە نێست تۆ بەم گشتە خۆر و باو شاخ و داخە هەسڵ ئێستش کارەبانیە بەرقە نییە و تۆ دەمە داخست چون موچە دەگرت موچە دەمە داخست کاکی کوردم ئەگەر ئەمڕۆ فەساد لە جامعەی ئێمە حاکمە چون تۆ دەمە داخست خۆتە فرۆشت و $1000 دوو موچە وە من چی بە من چی ئەم دنیا بە من ناگۆڕی دەمە داخست زرنگی موچە خواری بەڕاستی بنەماڵەی جەلال تاڵەبانی فرە گەورەن بەڕاستی بنەماڵەی مەسعود بارزانی فرەنسان هەیەکی گۆرن چون تۆ موچە خوارویت ئیستا موچە نەما چه غەڵەتێگەکەی چی ئەەکەی ئەکەویتە سوڵە خوات چی ئەەکەی بۆ کێ جاسووسیەکەی ئەم فەسادە تۆ دروست کرد تۆ هەڵە بژار تەکە فەسادە ڕێکەوی بۆ $1000 تۆ نە ئەخلاقی کوردیتمە نەوەکو باوکەکانت بوویت نە لەسەر شەریعەت و دین وێسیایت لەسەر حەجە نەوێسیای تۆ خودات بوو پوڵ نەما چی ئەەکەی یەک ساڵ خواردتە بحران چی ئەەکەی چیت ماگە بیفرۆشی ناوپات ئەهاوە نەبوو کاورای فرۆشت و 7 دەفتەر بەیزەی ئەفرۆشت و 7 دەفتەر کولی ئەفرۆشی چی ئەەکەی وەختی موچەت ئەگەر 50 موچەت ئەگەر دەمە داخست و لە بەرامبەر فەساد و نابودیە کوردەوار و نابودیە سەرزەمین و نابودیە مەفهومە کوردیەت و تۆ وەختی جوامێریت فرۆشت تۆ وەختی ئەخلاق فرۆشت تۆ وەختی سەداقەت فرۆشت تۆ وەختی وەفات فرۆشت تۆ وەختی حوبی بە سەرزەمینە فرۆشت کردە بە پوڵ فرۆشتە تۆ وەختی بەزەییە کوردیت فرۆشت حەجێکە بۆ نەماگەسۆ چی ئەەکەی لە دنیایەکە بکەویتە بەر شەپۆ لە لێدان بەچی خۆت ئەپارێزی بەچی کوڕ و کەنیشک و ماڵ و مناڵە ئەپارێزی تۆ وات کرد ئەمە نەتیجەی ئێمە فکرمان نەکرد دنیای کردەوەی ئێمە فکرمان نەکرد حەوزەی حەیاتە ئینسان و مرۆڤ حەوزەی هەڵبژاردن و کوڕکردەوەز هەڵبژاردن و کردەوە مهمە ئەقڵ ئینسانە کوردی ئێشێوە تەربیەتکەی کە بزانێت چۆن هەڵبژێرێت وەختی کاورا لە دەرگای ماڵەکەی داوتی سەلام عەلەیکم ببە بە هاوکارمان لە یەکێتی تۆ پێشمەرگەی دێرینی مەعاشە بۆ ئەبڕینەوە 500,000 دینار تۆ نەدوت کاکە من نە پێشمەرگەی یەکێتیم نە ساپۆرتەرەی یەکێتیم نە لەم دزیەی تۆ هەم نەوەکو تۆ جیاشم عەلەیکمە ناسەلام بەخێر نەیەی فرە بێڕێزی 500,000 بکە چاوە خوات قەڵەتر کرد خۆ سوال ناکەم خۆ پوڵە تۆ نییە بێشەرەف هەنە ئەم سەرزەمینەسە نەتوێت وتو بەڕاستی بەرهەم ساڵە پیای گەورەیکە ئەو نیات کەسە دەرە ماڵەکەم سەلامم ئەکا من هەموو عەشیرەکەم ئەەکەم بە نۆکەرایکەم بە قوربانە تۆ فەقەت دوو موچەم پێ بە پێشمەرگەی کۆن و ئەنفالانە و هەڵەبجە و جاش خەفیفە و مەعاشە پارتی و مەعاشە یەکێتی تۆ بەم کردەوەت کەرامەتە خۆتت فرۆشت ئیستا ئەم دۆلارە نەمێنێت تۆ چیەکەی کاچی کوردم چی ئەەکەی زەمین و زارت فرۆشت لە سلێمانی کەوتیتە مۆڵ دروستکردن مۆڵ لە هەولێر کەوتیتە شاپینگ سنتەر مۆڵ دروستکردن مۆڵ کە چی بکەی ئەها ئیرادەتان نەماگە قیامکەن ئەها ئیرادەتان نەماگە ڕاپەڕن ساڵی 91 مەگەر ئێوە فکرتان ئەکرد چ ئەتفاقێکەکەوێ و ڕاپەڕین
بۆ ئیستەنە ئەنە ڕاناپەڕە نەزانی بۆ چون ئەترسی موچەکە قەت بێ عادەتە کردگە پاڵ بەیت و موچە خۆی عادەتە کردگە ورگە زلوگە 50 شعبە موچە پێدەن وەختی تۆ ئەم موچەتە بە بەهای چی گرت بە بەهای ئەوەی کە سەداقەتە فرۆشت بە بەهای ئەوەی کە ئینسانیەتە فرۆشت بە بەهای ئەوەی کە جوامێری فرۆشت بە بەهای ئەوەی کە ئەخلاقە فرۆشت بە بەهای ئەوەی کە حب سەرزەمین و وڵاتە فرۆشت بە بەهای ئەوەی کە بەزەیی کوردیت فرۆشت تۆ تەمامە ئەمانەت فرۆشت بە $1000 سەیری دەور و پشتی خۆت بکە ئەها متمانەت بە کەس نەماگە ئەها لە گشت کەسی ئەترسی ئەها گشتان بگون و جاسووسی یەکتری چون تەمام ئەمانتانە فرۆشت بۆ گلەی یەکەی بۆ گلەی یەکەی لە مەسعودە بارزانی تۆ مەسعودە بارزانیە کردە مەسعودە بارزانی تۆ سکوتە کرد تۆ پێت وت گەورەس تۆ پێت وت ڕئیسە تۆ پێت وت ڕەهبەرە نەدوو چۆن ڕەهبەرە چون مەسعود بارزانی لە ژێر و دەستی گرتو بەسەرم سەرزەمینە تۆ یارمەتیدا و ئیبراهیم خەلیل بگری و گومڕکات دانێ و ساخت و پاخت بکاتە وڵاتەکانە دەور و بەرا و هەنێ موچە بێرێ بیداوە تۆ پێویژە و گەورەس دێ باشە تۆ نۆکەریت ئەکرد بۆ نۆکەری مەسعودە کرد با خۆت نۆکەر وایتە بچۆ خۆت مستەقیمەن بۆرە نۆکەرە دەوڵەتە عێراق بۆچی وتە نۆکەر مەسعود براکەم ئەمە بژاردەی ئێوە بوو دنیاکە واسە ئمڕۆژت دەم ناکەنەوە کەس پرسیار ناکە کاورا هەر جۆرێ مەیلی بێت وا ڕەفتارەکە بەڵام ڕەفتار ئێوە کردەوەی تۆ کاکی برا لە سلێمانیە من لە کرماشانە لە هەمەدانە فاسد ئەکا چون ئەوەی تۆ ئەیکەی ئەبێ بە ئولگوو بۆ من تۆ ئەبی بە مێژوویەک بۆ من لە هەموو بەشێکی ژیانی ئێمە واسە تۆ یەک نەفەر بێرە لەم کوردەوارە بە ملیاردها دۆلارێک کە پێیان داوێت سەمفۆنیایەکی دروست کردوێت قابلە گوێگرتن بێت شعرێ دروست کردیاوێت ئەوەنەی ئەقەوتیاوێت بچۆ تۆ ڕۆمانەکانە بەختیار عەلی و ئەوانەی کە ئیتر فرە زەلەن بیخوێنەوە ئەزانین باسی چیەکە ئەمانە مشتی سوڵح تەڵەبی ئاشتی خوازن کورە ئەم تێ هەڵدریاگانە ماتەڵن بزانن دنیای غەرب چی ئەکاتە مۆد بچن لە پشتە ئەوە قسە بکەن من تێگەیشتوم من عاقڵم بڕاستی سوڵح تەڵەبم بڕاستی ڕقمە لە شەڕ ئەو مۆبایلەی ها بەدەستیتەوە مەحسوڵە شەڕە چ وایفایەکەی چ ئینتەرنێتەکەی چ عەکسێکە ئەیگرێت و دووربینێکە واتیەیە چ نەڤیگەیشنەکەی مەحسوڵە شەڕە ئەوە فشۆردەیە ئاخرین دەستکەوتای شەڕە کە کریانە مۆبایل داگیانە دەستەوە نازیێت کاورا ڕۆمان بۆ پوڵ ئەنووسێ ڕۆمان نانووسێ چون خۆی وا فکری کردەسەوە چون لە دنیای کوردیا وا فکرەکاتەوە چون ئینسانە کوردی وا فکرەکاتەوە نا بزانێ چی باوە پوڵی پێدەن بە ئەم ئێژن ڕۆناک بیر بەم تایتڵە ئەو ئەتوانێت شۆهرەت پێیاکات دەستی بە سێکس بگا بە پوڵ بگا بە ڕەسمیەتی بناسن جەوائزی پێ بدەن وی عەقڵی کوردی نایەتە دەرەوە گیا لەسەر ڕیشە سەوزەوێ براکەم گیا لەسەر ڕیشە سەوزەوێ لەسەر ڕیشکی لەسەر ڕەگی چی پێژی تۆ بنەچەقی لەسەر چی سەوزەوێ لەسەر ڕەگی لەسەر ڕیشکی سەوزەوێ
وەچ ئەکا ئەڕواتە سەر ئەگرێت وزە ئەگرێت تا لە ئایەندە میوە بدا. تۆ چۆن کورد نەویت ئیمڕۆ ئەتوانی میوەی فەلسەفی بەی نایدەی. تۆ چۆن کورد نەویت ئیمڕۆ ئەتوانی میوەی هونەری بدەی نایدەی. تۆ لەسەر تاریخت لەسەر ئینسانە کوردی لەسەر جەهانە کوردی تۆ حەجێکە بەوەتە نییە. ڕووی تەناوە دنیای بەرژەوەندی لە کاتێکا دنیای کوردی دنیای هەڵس و کەوت بوو. تۆ بە شاپیاخاز وای جوامێر وای لە کوردیەت و لە بەزەیە بچوای تا بەرەو کوردیەت کردەوەی تۆ مهم بوو، بژاردەی تۆ مهم بوو. تۆ ئەمڕۆ هاتی ئایفۆنە کردە مهم. تۆ بۆت مهم نەبوو پێ بێژن پیاخاز، تۆ بۆت مهم بوو پێ بێژن چی؟ پولدار، پولت هەست وەلەوشە سوارەوی دەریخەی پولت هەست حەجێکە بۆوەتە نەما. لە کاتێکا کردەوەی تۆ نیشانیەدا تۆ چەند مەردە حلاجی، چەند مەردە مەردی، چەندێ پیاگی، چەندێ کوردی. وەختی کارا لە دەرگای ماڵەکەت یەدایەوە بیگرەوە موچە ئەدوودە و موچە بنێچە ئەوت. تۆ من نە بە مەشروع دەزانم، تۆ ئەو پوڵتە دەکوێ ئاورگە خەرکی بەم نێدەی. من نە پێشمەرگەی دێرینم، نە ئەنفالانە ئەگرم، نە موچەی تۆ ئەگرم. و تۆ بۆت نییە دەم بخەیتە سەرم خاکە، بۆت نییە ئەم پوڵە بتزی، تۆ بۆت نییە ئەم سەرچاوی پوڵە بگریتە دەسەوە. تۆ کێی کە تێ ئێستا قەتکەی خەیتە مشتم. تۆ بۆ چێشە موچە بەوێ من؟ تۆ چۆن هاتکی تاپۆی زەمینەکانە دەوروبەر سلێمانیت کرد کە شاوەرزیت لە بین برد گردتە شارەک؟ تۆ بۆ شارەکە دروست کرد؟ تۆ بۆ لادەیەکانی کوردستانت پاڵ پەیوەنیا بێنە ناوە شارەکان و شارەک و گوندە ئاڵمانی و گوندە فڵان و گوندە بیسانە دروست کرد؟ بۆ واتە کرد اشتغاڵ بوو، کار بوو لە شارەکانە، سەنعەتە بوو. بۆ وات کرد؟ بۆ ژیانە مردمت نابوت کرد؟ تۆ نەهاتی ژیانی جوتیاریە مردم بە میکانیزەکردنی گەورەتر بکەی. تۆ ناتی مەڕداری مردم بە میکانیزەکردنی و بە یۆمنە تەکنۆلۆژی گەورەتر بکەی. تۆ هاتی گشتی داخست وتە بێن پول نەفتەز موچەتان پێدە، من ڕئیستانم، 117 لە بەغا پوڵتان بۆ تێرم، موچەتان بۆ تێرم، 50 موچە وڕیوە بۆ مردم. ماڵ فڕی لە سلێمانیا، ماڵە 5,000 دیناری بۆ 50 دەفتەر سلێمانی، بۆ 50 دەفتەر کەس نێپرسی بۆ چۆن ئیستە تاوانەکەی بن. وەختی هیچ نەما. ئێوە ئیتر ستالین وەختە خۆی ئەیوەد مردنە 7 ملیۆن ئینسان وەقەمە، بەڵام کوشتنە ئینسانێ کوشتنە دنیایەکە. وەکو چۆن لە مەسیحیەتا ئێژیت کوشتنە ئینسان کوشتنە دنیایەکە، ئەو ئەیوەد 7 ملیۆن بکوژی ڕقەمە. ئێوە بەلاتانە کوشتنی یەک نەفریش مەترح نەماکە. باوەڕکە فکر ناکەی ئەمانەی کە تۆ بەناوە ئەستدلال بەحسی ئەەکەی چۆن جواوە تۆدا. تۆ نێچیروان بارزانی سەبارەت بە کاک مستەفای سەلیمی قسەی کردگام. سەرۆک نێچیروان بارزانی با گوێ بین بزین سەرۆک نێچیروان بارزانی سەبارەت بە کاکە مستەفایژی چی؟ سەرۆک نێچیروان بارزانی ئەمانە سەرۆک لە دایکەون، کولەن ژنیان ژنە بەرتەرە، سەرۆک تێنە دنیا. خۆی ئەم حادیسەیە بەڵێ ڕۆی داوە، یعنی حادیسەی نەک ڕووی داوە، یعنی معلوم نییە ئایا کەس ئەم کاب تا ئێستا معلوم نییە کەس تەسلیمی کردووە یان تەسلیمی نەکردووە. من پێم وایە بەیاننامەی سەرۆکی حکوومەت زۆر وازح بۆ ئەوەی
ئەوەی ڕاستیەکان دەرکەون ئەم ئیشە کراوە نەکراوە بە هەر نەوعێک لیژنەیەک کراوە لیژنەیەک دروست کراوە کە لەو لیژنەیەدا لە نەتیجە ئەگەر خۆ بەس تەحمل بکەین هەموو لایەنەکان تەحمل یعنی ئەم لیژنەی تۆ کارە نەوەویەکە چەکە نەوەوی دروستەکە ئەم لیژنەی تۆ وا بەر لەبەی تۆ قسە بکەی نوێنەرەکەی تارانە هاتکە حکمی داگە هەژێ کاکە مستەفا چەتەوگە داگمانەوە دەسەوە چەتەوگە تۆ ئێستا لیژنە و دروست کردگە کەی ئەم لیژنە قەرارە بێ قسە بکە تۆ حیچێ نازانی لیژنە و دروست کردگە بچێ بێت چی بکە مستەفا زێنە گەوێت و تۆ هەنووز حەقیقەتەکە نازانی بەقی ماز و قساکەی وەلی ڕۆژی ئەوەڵ تەلەڤیزیۆنەکانت ئێژێ ئەمە کەسایەتیەکی سیاسی بوو ڕۆژی ئەوەڵ عەلی جوانمەردی تێ سیروان حەمامینە خاتە دەرەوە تۆ ناچی سیروان حەمامین بگری عەلی جوانمەردی وا لە پاڵە دەستا بیگری بێژی درۆزن ئێستا تێنە سەر ئاغا گوێ بگرن لەم قسانەم ئاغایی لە نەتیجە ئەو لیژنەیە دەردەخەوە سەرۆکی حکوومەت ئەم لیژنەیەیان تەشکیل کردووە و جێگیری سەرۆکی حکوومەتیش لەگەڵ سەرۆکی حکوومەت پێکەوە ئەم ئیشەیان کردووە من پێم وایە ئێمە هەموو لایەک دەبێت چاوەڕوانی ئەوە بین ئەم لیژنەیە دروست دەکرێ ئایا ئەم شتە کراوە نەکراوە یعنی هیچ موجب یعنی نێچی وان بارزانی ئەم شتە کراوە کراوە نەکراوە کراوە ئێستا کراوە چیەکەی تۆ سەرۆکی حکوومەتی حەریمی نازم دەباغ هات وتی کراوە ئەم پیاگە تاڵان چی بووگە تاوان کاروگە تاوانێکی بووگە کە شایستەی کوشتن وگە نوێنەرە تۆس هەفتەیە بەر لە تۆ قسانیە کرد دەی تۆ یامەشای بدوتە غەڵەت بکە قسە مەکە وە لە پۆستەکەی دەرە کردایە چون تۆ ئەمڕۆژی تۆ خوات چاوەڕوانی لیژنە جواو باتۆ سەبرەکەین و تەحملەکەین و تا لیژنە بێتەوە وەلی تۆ نوێنەرەکە هەفتەیە پێش لە تەلەڤیزیۆنە NRTە وتی ئەم کارمانە کردگە و کاورا تاوانبار وگە و تاوانێکی کردگە شایستەیە ئەداموگە و تاڵان کەروگە و ئەمانە تۆ ئەمێ وتنێکی وانە خەڵ نییە پێشوەختە ئێمە بڕیار بدەین و حکم بدەین و این ئەمانە هەمووی پێویست ناکاتە وەڵا زۆر بێجاو کرد چۆن بەر لە ئێوە هەم ئێوە خۆتان بڕیانتاندا هەم حکمتاندا تۆ نوێنەرەکە نازم دەبا خات لە تەلەڤیزیۆنە هەم بە ناوی یەکێتی قسەی کرد هەم بە ناوی حکوومەتە هەریم هەم بە ناوی حکوومەتە حەرەم قسەی کرد هەم مەوزعی لە مەوزعی یەکێتی ئاگرت و تۆ ئەوە پیاگ نەوی جواوی بیتەوە خەلەیەکەی درۆەکەی هەم حکمتاندا ئێوە حکمتاندا کاک مستەفا جەردەست ئێوە حکمتاندا کاک مستەفا تاوانێکی کردکە کێشێ ئێدام بکرێ ئێوە حکمتاندا کە دەوڵەتە ئێرانی کارە خاسێکی کردکە ئێدامی کرد درۆەکەی و ئەمڕۆژ سەریتان پۆشی گەسۆ نایاڵن هەڵسێتەوە ئەم لیژنەیشە کە تۆ دروستە کردگە لەبەرەوەی سە ئیلتیهابە سیاسیەکە بخەفێ تەواو فویەکی پیا بکەی لە بینچێ دەنهاتۆ و لیژنەتە ئەو عەلی جوانمەردی بگرە چوار شەقیتێ هەڵدا ئەترافە بۆ ئەو کات چۆنەو کارەی کرد کارێکی نێخۆ دێخۆ ئێوە تا تاحقیق و کارەگاهی ناکەن شەقەوە شوێنن خەڵکی بدن دوو شەقیش بن لە عەلی جوانمەردی دوو شەقیش بن لە سیروان حەمەیمین بۆ نایدەندی و ئەوەی من بزانم دەڵێن ئەمە زیندانی سیاسی هیچ حزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان مەسئولیەتی ئەوەی کە ئیعدام کراوە ئەندامی حزبیان بووە هیچ حزبێک باشە نێچیروان بارزانی کاک مستەفا سیاسی نەبووگە ئەی مەلامەچەی باوای تۆ چۆن سیاسی بوو دەخۆ مەلامەچەی باوای تۆ ئیبراهیم ئەحمەد پارتی بۆ دروست کرد ئەمە تۆ ئیژیتی خومێنی سیاسی نەبوو چون سەر بە هیچ حیزبێ نەبوو نێچیروان بارزانی هەر ئێوە بەم ئەدەبیاتە فاسدەتانە مەگەر نایژن کاورا سیاسی مستەقلە سەربەخۆز مەگەیوە ڕۆژنامە وانە سەربەخۆ و سیاسەتمەدارە سەربەخۆدا نییە تۆ چۆن ئێستا هاتکی لەگرا قەتیسە کردگەسۆ هیچ حیزبێک نایژێتن ئەمە سیاسی بووگە یعنی قازی محەمەد بەر لەوەی کە بیوەنە ناوی کۆمیتەی ژێکاف کابرای بگرتە تێ هەڵدایە دارێکی بۆ ڕیاناوە ئاسینی
بەلای تۆ قازی محەممەد سیاسی نەبوو وایسە هاوارەکەی و سەرۆکەی کوردستان چۆن تۆ سیاستمەدارە مستەقل لە هەست ڕۆژنامەوانە مستەقل لە هەست چۆن مەلامەچەی باواڵ حیزبی نەبوو وەلێ مەلامەچە بوو ڕەهبەر و کورد بوو کار سیاسیە کرد تۆ ئەم توڕەهاتە ئیژیتی خۆت ئەزانی یعنی چی بۆ لەو جامعی کوردستانە یەکێ نییە یەخە بە ئێوە بگرێ یەکی نییە بلاهەت و کراهەت و درۆزنی و فاسدی و حماقەتە ئێوە دەربخە بۆ کەسێ نایە دەریخە چۆن ئەو کاوراگەر حیزبێتە ئیدینەکە سیاسی نییە سیاسی بە کێژە نێچیرە بارزانی گەرەکتە فارسی تەکتا قسە بکەم حاڵی بووی لێم توخ باشتر لە من فارسی زانی خۆ کوردیەکە تۆزەکە ئای نێچیرە بارزانی خاز گوێ بگرە بۆ ئەوەڵین بار لە تاریخە دوای ئینقلابە کەبیرە فەڕەنسا وەختێ ماریان توانت پێیان وت مردمە پاریس برسی نانیان نییە بیخۆن ماریان توانتە ژنە لویە 16 وتی با کەیک بخۆن ئەم جملە مەشهورە مردمە پاریس قیامیان کرد بەرعەلەی هەدەسەڵاتە ئۆلیگارشی وە مۆنارش فەڕەنسا چون لویە 16میان گرت ماریان توانتیان گرت دوای کێشەیەکی فرە بۆ ئەوەڵین بار لە تاریخە خوێنە سوڵتان کە خوێنە خوابوو ڕژاندیان و بە گیۆتین سەریان بڕی دوای ئەوە مردم لە دنیا مەشروعیەتی پەیا کرد لە بەرامبەر حاکمیەتە لەو جێگە زوڵمی لێەکە حەقی لێەخوا بێسێ هەر بەر ئەساسی ئەمەسە لە دنیای غەربە هاتن ئێعترازاتە مردمی کانالیزە بکەن چون انقلابە فەڕەنسا دەرەنجامە تەغییرات و تەحوڵاتێکی گەورە بوو ما بەقیە تەبەقاتە مۆنارش و ئۆلیگارشە ئوروپا ترسیان هەمان ئەتفاقکە بۆ لەویە 16 و ماریان توانت کەوت بۆ ئەمانیش بکەفێ ترسیان ئۆلیڤەر کرامبڵێکی تر پەیا بوێت و سەر پادشای بریتانیا بوڕێ لەذا هاتن بەرەبرە خەباتە مەدەنیان تعریف کردەوە بەرەبرە وتیان مردم حەقی هەز ئێعترازات بکە مەسەڵەن بێت لەم ئوروپا وەختی برسیەسی بێتە ناوی خیابان جمێن بە دوی چه ئەتفاقێکن کەفێ هیچ لەذا هاتن وتیان ئێمە ڕووی لە قانونە حەق ئێعتسابات و ئێعترازات بۆ مردم دائەنین بۆ خاتری ئەوەی مردم ئینقلاب نەکە مؤسسات و دەسەڵاتە ئێمە لەبینەوە بۆیە خەڵکی سە لە ئەوروپا تێتە دەرەوە پلاکار دەگرێتە دەسۆ تەکان بخوا پۆلیزە دەنەبە لەسەری کاکەی مەوتوانە بێ خێمە شعار بە ئەوەلە شعار بە تا گیانە دەردی ئەمە لە کوێوە تێت لەوەوە تێت کە ئینقلابە فەڕەنسا باعث بوو بۆ ئەوەڵین بار ملت بێتە ناوی تاریخ خاز گوێ بگرە نەچیر ئەگەر ئیستە مردم ناتوانێت لە هەولێر با لە میلە کلاشینکۆف یەک فیشەک بان لە تەپڵە سەرەتەوە دلیلی ئەوەسە مردمە نە ئینقلاب ئەناسێ نە سیاسەت ئەناسێ نە مبارزە ئەناسێ و نازانێت کە ئەمە خصڵەتە بەشەرە ئازادە ئینسانە کە لە بەرامبەر زاڵەما خۆی ڕەئی ئەدا و خۆی ئەدا لە میلە ئەسلحە و خۆی ئەدا لە تەپڵ سەرکاورە تەپڵ سەرکاورە هەڵسێنێ ئێوە هاتکن بە قسەی مفت مردم فاسدکەن وەختێ مردم لە فەڕەنسا ئینقلابی کرد بەرامبەر بە لویە 16 حیزبی نابوو حاڵیتە حیزبی نەبوو ئەمە دنیای غەرب و بەرەبەرە مبارزاتە مردمی فاسد کرد کانالیزەی کرد لەبەرەوەی مردم هێزی نەمێنێت لەبەرەوەی مردم منحرف کە لەبەرەوەی ئینقلابات نەمێنێت ئینقلابات بۆ ڕادەستکردنە دەسەڵات وەکەوەی کە لەم دنیای ئیمڕۆ ڕەهبەر نابێت بێت ئەی تۆ بۆ ڕێی جومهوری انتخابەکەی پەدەر سوختەی درۆزن ئەگەر مردم ڕەهبەری نەگەرەکە لە دنیا بۆچی ئەچن دەنگ ئەدەن و ڕئیس جومهور هەڵەبژێرن سەرۆک کۆمار هەڵەبژێرن چۆن ڕەهبەری نەگەرەکە مردم لەم دنیا کێ هابێتی مردم ڕەهبەری کاریزما بەڕاستی لەم دنیا نەماوە چۆن کاریزما نەماوە کێ نەیهێشت دەبەوەیەوە هیچ قداسەتێکتان نەهێشت ئێوەمانان قداسەتتان نەهێشت یانە کاریزما ماوە
ئێوە هەر کەسێک کە وتان کاریزما گەورەتان کرد فوتان تێکرد بە پوڵ دروستان کرد بە تەوتەئە دروستان کرد خۆی نەبوو بە ساحەوی ئەم کاریزمان کە تۆ ئێژیتی ڕەحبەرمان نەگەرەکە دنیای ئەمڕۆ دنیای ڕەحبەر نییە وەلێ تۆ پدەر سوختە 20 ساڵە سەرۆ کۆماری دەی تۆمان بۆ چییە گەرم جامع ڕەحبەری نەگەرەکە دەی مردمە ویڵاتە متحدەی ئەمریکای چی بۆچی ڕئیس جمهور انتخاب بکە یا ئێوە نەتانگەرەکە ئینقلاب بوێت یا ئەوە نەتانگەرەکە مردم با لە سەرمارەکە یا تۆ نەتگەرەکە کاورابا لە میلە ئەسلحەوە ناوچاوە تۆ هەڵتەقێنێ نا تۆ حەیزە دموکراتە گەرەکە لە کۆیە بۆت پاڵباتۆ تۆ پوڵەکانە وەزارەتە اطلاعاتی بێری پێ بدەی ئەویش بۆ تۆ شروع بکا بە دەسماڵ هەڵگرتن و ماستاوکردن بۆ تۆ بعد بێتە جەشنە ساڵگەردە ئینقلابە ئیسلامی تۆ کە تۆ کەیک بخواتەوە حزب دموکرات تەئی دەکەم من سیاسیم و مبارزمیانە سیاسی یعنی چی نەچیروان بارزانی سیاسی یعنی سیاست مەدارە یعنی دخالت لە ئوموراتە سیاسی ئەکا تەمامە ئاحادە مردمە ناوە جامعە سیاسین چون حیاتێکی سیاسیەکەن چون بەشەر مەوجودە سیاسیە چون نان خواردنیان هەڵسوکەوتیان قسەکردنیان کاسبیکردنیان دەرامەدیان شوکردنیان ژن خواستنیان مناڵبوونیان سیاسیە نێچیروان بارزانی یعنی چی سیاسی ئێوە یەکێ بێت لەم کوردیە بە من بێژێ سیاسی یعنی مبارز یعنی قیامی بەر عەلەیهی زۆڵم کردگە دەی بێ شەرەف ئەگەر خەڵک لە کوردستانی ئێمە نان نییە بیخوات دەوڵەتە ئێرانی و کۆرپۆرێشنی ئێرانی تاڵانی کردە ئەگەر مردم هیوای بە ژیان نەماگە دەرەنجامە سڵتەی ئەمانەسە ئەگەر مردم تەبعیز ئەوێنێ دەرەنجامە سڵتەی ئەمانەسە ئەگەر مردم دەرەتانی شیانی نییە دەرەنجامە سڵتەی ئەمانەسە یعنی ئەو حەقی نییە بترازێ حەقی نییە با لە میڵە ئەسڵحە بەرام بە هەر ئەنگیزەیەک با لە دەسەڵاتە ئێرانی چۆن ئەوە توانێ مردم تاڵانکە کاک مستەفا ناتوانێت تۆ تاڵانکە تۆ چۆن تەواوی مردمی کوردەوارە تاڵان کردگە نەچیر بە ئەرزانی دوو ڕۆڵە لە هەولێر ناتوانن بەن بەسەر ماڵەکەی توە چی پوڵوا لە ماڵەکە تا هەڵیگرن بۆ ناتوانە دێخۆ تۆ مردمە تاڵان کردگە خۆت تۆ خۆت ئەکبەر دزی بعد تۆ یەژی کاورات کە دزی کردگە ئێدامی یەکەی دەی کێ خۆت ئێدام کە کێ بنە ماڵەکە ئێدام کە هیچ حزبێک کەواتە شتێک ممکنە ڕووی دابێ یان هەر نەوەیەک ممکنە ڕۆژ نەداوە ئەوەی کە مهمە بەنسبەت هەرێ شتێک ممکنە ڕووی دابێ بە هەر نەوەیەکیش ڕووی نەدابێ کودی تو بەشەری درۆزن کوردستانەوە ئەوەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور داوای لجنەیەکیان داناوە و لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت هەردووکیان و خەریکی تحقیقن من ئەوەی داوا دەکەم هەم هاوڵاتیان هەرێمی کوردستان و ئەگەر قسەیەک لە برایانمان لەو دیویش هەیە بات ئێمە ڕابوەستین ئەگەر قسەیەک لە برایۆنمان لەو دیویش هەیە منزورت ئەفکار عمومیە مەس باش وە حداقل ئەمیانە نەیوتە ڕۆژهەڵات وتی برایۆنمان لەو دیو برایۆنمان لەو دیو ئەمیانەی تر هەواسی هەز نایژێ ڕۆژهەڵات نە من برای تۆ نییە بە نەزەرە من تۆ دانێ نادروسە بێ بنەمای بێپرنسیبی وا دەمێکە لە ئینسانیەت خارج بووگی نەزەرە ئێمە ئەوەسە ئێوە مشتێک لە کرامەت کەوتگن و ئیشێک پاکدان بکەنەوە ئەوەڕێ ئەم تحقیقا بێن ئەم تحقیقا بۆ بکرێ ئەم لێ کۆڵینەوە بۆ بکرێ دوایی بڕیار لەسەر ئەوە بدرێ کێ کردوویەتی و کێ نەیکردو ئەو هەموو ئیتیهامی خائین و ئەو هەموو یعنی ئەمانە هەمووی موجب یعنی تۆ ئیتیهامی خائین تەکانە ئەدا یعنی تۆ بۆت مهمە خیانەت یعنی تۆ خیانەت تێتا کارەکە ئیتیهامی خیانەت لە ئێوە نەدەین ئەو ئیشۆنە مەکەن و تۆ بۆ هەیئەتە لژنە بێدەی لە هەیئەتە لژنە هاوچیەکەی هەیئەتە لژنە ماسماریەکە و ئەچێت و تۆ ئیتیهام و خیانەت نەدەیتن ئەوەی سەم ئێوە گشتتانە تامە خیانەت وا لە پشتتانە نازم دەباغ ئەیوت گەرەکیانە بزانن کێ زیاتر خیانەتەکە
خۆ ئەوە نییە کێ زیاتر خزمەت ئەکا ئێوە کێبڕکێتان لە خیانەتکردنە دانیاگە یعنی ئیستا تۆ دەربکەوێ خائنی چه اتفاقێکە کەفێ یعنی ئیستا دانێ لە هەولێر عالەمی لە ئەسڵحەت تێت ئەدا لە تۆ و تۆ پێنێ ناکەفێ ملەتی وا تربیەت نەکریاگە ئیرادە نییە وا بکابەت و مەگەر لێم دووە پوڵە دۆلارەکە وا بە نەوت دەرەهاد وشک بکە و موچە نەمێنێت و ڕبع موچە نەمێنێت و تۆ بکەویتە حیتەرانکردن ئەو جا ئیمکانی هەزدانەیە هەڵسێت بۆ خاترەوەی موچەکەی ناگاتە دەسی دوو فیشک بالێتەوە چون تۆ فێرە کرد و فقط موچە بناسی ئیستا موچە نییە نێچیر بارزانی نییە حتا ئەوەی ئەو لیژنەیە ئیشی خۆی تەواو دەکەوتن و بە تاکید بە شەفافیەتیشەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادەگەیەنرێ باشە ئەمە کەی ئەم حیاتە لیژنەی تۆ ڕای دەگەێنی کەی ڕای دەگەینی نێچیربان بارزانی چەندێکە گەرەکە تۆ تاقیق کەی بزانیم پیاگە ڕووی گەسە گەرمەک یانە چوو گەسە گەرمەک سیروان حەمەیمین نێچیر بڕۆ سیروان حەمەیمین بگرە عەلی جوانمەردی وا لە پاڵە دەستا بێری دوو شەقیتێ هەڵبە پێت بێژێ سیروان حەمەیمین وا دەکوێ خۆ ئیتر بۆ ئەی شێویت و ئەی ژڵەژێنیت و هەروە ئاوی پیاکەیت و با بڕوات و با لیژنەی تاحقیق بێ لیژنەی تاحقیق بێت تۆ بێ بزانین لیژنەی تاحقیق بێت تۆ ئیجرائیاتێکە ئیکەی چه شەکەڵیە چی ئەتوانی بکەی ئەوە یەکێتی خاین بوو لێ چیەکەی کورد براکەم تۆ خۆت تەکیانە کەرکووک و تەحویلدا هاوارە کرد ئەمە کارە لاهور و پاڤڵ بووگە 150 سەرزەمینێ چوو خۆ بە ملیۆن ئینسان لەبین چوون ژێ دەسە ئێوە تۆ وت وەڵا شەرمان پێ نەکریا خیانەتمان پێ کریا ئەی تۆ بۆ شەڕ نەکرد تۆ بۆ شەڕ نەکرد وەڵا عەب حەماسەمان کردیە لاک پردی ئەی تۆ ئەگەر پیاگ وایە تام کاریشتە لە کەرکووکە بکردێ بۆ نەتکرد لە کەرکووک بۆ هەڵاتی بۆ دەرچوویت سەرکەم ها ئەو مەردمە قسە ناکات دەلیلی هەست چون ئەو مەردمە گەوجیاگە با بگەن تو خۆت دەسە ئەم مەردمە وا پێەکەی بچۆ تۆ پەیجە فەیسبووکی دانیاگە کاورای شێتە هاوردگە بە میلیۆنها خەڵک تەماشایکە خەڵکی ئێمە بردگەسە ئاست نزمترین مەردمە دنیا کە ئێمە بە شێتەکانمان ڕائەبوێرین تۆ بڕۆ پەیجە دروست کردگە کەنیشکە هاورگە درزی مەمکی بخاتە دەرەوە 450,000 ڤیو بۆ دانی بەپەلەوە ئەوە هاتوو ئەوە درزەکەی دەرخست و ئەوە هاتوو 1 ملیۆن نەفەر دانیشت تەماشای درزە مەمکە خانەمەکە دەجامعی ئەوە تۆ دروستە کردگە تۆ وات پێ کردگە معلومە هەشتەکانی ناخوا معلومە هیچ کەرامەتێک بۆی مهم نییە معلومە نازێت توژە ئەو سیاسی نابوو کەسی لێت ناپرسی سیاسی بوون چه شکلیە بە چی ئێژن سیاسی بە چی ئێژن سیاسی یعنی چی دادانەی لەم کوردستانە بە ئێمە بێژی سیاسی بوون یعنی چی لە منزەرە ئەمانۆ بۆیە تۆ ئەبیسی لەم خەڵکی فەقیری کوردی ئێمە ێژە کاکە بەڕاستی سیاست دایک و باوکشینی کاکە بەڕاستی ئەلحەمدولیلا سای خوا من سیاسی نییەم نازانیم مردمە منزوری شیە سیاسی نییە منزور دەوەسە حیزبایەتی ناکە حیزبی نییە سەر بە حیزبێک نییە ئەم حیزبانە چۆن سیاست دەکەن تۆ وەختی ئەم تەعاریفتە نیجایژ زوانە کوردی قسە بکە عەز دەکەم بە زوانە کوردی معلوم نییە سیاست یعنی چی بە زوانە کوردی معلوم نییە مبارزە یعنی چی بە زوانە کوردی معلوم نییە هیچ کام لەمانە معلوم نییە تۆ چۆن ئێژی ئەمە زوانە کوردیە بە زوانە کوردی معلوم نییە خیانەت یعنی چی بعد معلوم نییە تاوانە خیانەت چه شکلیە ئەی معلومە تۆ تێناگەی من بە کاورایەک من وەختی ئێژم زوانێکە کە من مەسەڵەن وەختی وتم خیانەت دانەیە مەحابادی و بیستی خیانەت سەری با بەم سەقفە چون ئەزانەی خیانەت بارێکی گەورەی سەنگینی هەست و تاوانێکی سەنگینی هەست دێ منێژم خیان خائین بە تۆ تەکانە خۆی منێژم تۆ خائینی دانەی لە هەولێر تەکانە خوا
تۆ بەلاتۆ مهم ماگە تۆ بۆت مهم بە هەرچیەکە پێبێژن تۆ بۆت مهم بە نیشان بدەی چەنی ئەحمەقی تۆ خەڵکی چی ئەکا بەرامبەرت دەی چۆن تۆ ئیدعاکەی کوردی ئەوە ئەمە زوانە کوردیە براکەم ئەم زوانە نەیتوانیگە جەهانێک دروستکە ئیستا جاران جەهانە کوردی مەوجود بوو ئیستا هیچ جەهانی مەوجود نییە جەهانە جوولەکە جەهانە لیبرالیە جەهانە چییە معلوم نییە چییە جوامێری یعنی چی پیاگەتی یعنی چی کەرامەت یعنی چی واقعەن کەرامەت یعنی چی کاکە ئەوە گشت کەسێ ئێژێ کەرامەت یعنی چی ئەخلاق یعنی چی بێ ئەخلاقی یعنی چی کورە با بزانین ئەمە کوردی قسەکەنیانە من بە تۆ ێژم خائن کاورای کورد دانیشکە تەماشا مەکەوە کوردی قسە بکە دێ من وتم خائن حکممدا تۆ بێ بێژەمە خائن نییە دێ ئەگەر خائینە تۆ چۆن تەکان ناخۆی بەرامبەر بە خائینی تماشا دانەی جوولەکە وتی ئیسحاق ڕابین خیانەتی کردگە بە ملەتە جوولەکە چوو یەک فیشکی دا بە تەپڵی سەر ئیسحاق ڕابینەوە کوشتی وا نەبوو دەی چۆن مەسەڵەن لەم کوردستانی ئێمە دانەی پێیان ناوێ وەختی ئێژی بە ئێوە خائین بەو نەتیجە بگات تۆ خائینی یەک فیشک با بە تەپڵی سەردا چۆن پێیان ناوێ ئێوە بەم ئوروپا ئەسوڕێنەوە تێنە لەندەن و بریتانیا و ئاڵمان و ئەسوڕێنەوە دانەیە کورد پێیان ناوێ یەک فیشک با بە ناو چاوتانە ناوێ ئەم خیابانانە پس خائین معنی نییە لە کوردیا نیسی پس شکست لە کوردیا معنی نییە سەرکەوتن معنی نییە سەداقەت معنی نییە کەرامەت معنی نییە مەردانەگی معنی نییە جوامێری معنی نییە نێسی معنی نییە دەگەر بیوایە حتمما کارێکی ئەکرد عەزیزم بۆیە ئێمە لە یەکتری تێناگەین تۆ کاورای کوردیژی خائین ئاواکە جاچکە خۆناڕە بێتە ئێوە بەڕاستی ئەوە ئێمان لە دوورەوە ئەم شتانمانە دەمێکە دیوە و ئەم شتانە بووە و تۆ دێ ئەو کوردە تۆش کوردی یعنی چی تۆ وەختێژی خائین تو تەکان ناخۆی لیژنەی تحقیق بابی تو هەروە لەوێ قسە فڕادی کاورا زاتی نییە باتە ناو دەمە دەرەنجامەکەی ئەبێ بەمە تۆ ئێژی نابود بووی کاورا نازانێت دو من چۆن نابود بوو ناوە نیە دەمە قۆپانەکەمە پێمەوە چون بڕێەوە جفتی کلاشی مەسخرەوا لە پێما و تیوە ڕۆم و کا نابود بکەم کەتە نابود بوو یا هەم نێژم خائین تۆ تەکان ناخۆی هاتوو تێن پەلامارە ئەدەن خۆت تەکان نادەی ئاتۆ بوو ئەفتخارەکەی بە نۆکەریە مەسعود و حیزبی دیموکرات و پارتی و نۆکەریە ئێران و تورکیە ئەفتخارەکەی بی کەسێ نیە لە جامعە تفێکە تێ بکە بێژ تۆ پیاگی دەی تۆ کەنیشتێک نییە پێت بێژێت تۆ پیاگ نییە من شوت پێ ناکەم تۆ مەرد نییەی وەکو گۆرانەکەی لارەفابیان وەختی کوڕێکی جوانی فەڕەنسەوی بانگە کرد وتی خۆشتم گەرەکە وەکو سەربازێک وەکو پادشایەک وەکو گورگێک وەکو ئەحمەقێک خۆشتم گەرەکە وەکو پاڵەوانە فیلمێک کەنیشتێکی کورد بێ بێژێ چی بێژە خۆشتم گەرەکە وەکو خائینێک وەکو خوێڕێک وەکو جاسووسێک وەکو موچە خوەرێک وەکو کۆڵبەرێک ئەرێ وەیە کەنیشکەکانتان تێنە ئوروپا و ئەچنە بەغا و ئەچنە تاران و بۆ حەجکە حەز ناکا بە یەکدانە پیای کورد چون ئێوە تەجەسۆ بە پیای کوردن نازانن ئەخلاق چییە نازانن کەرامەت چییە نازانن خیانەت چییە نازانن سەداقەت چییە بە خۆتیش درۆکەی بۆ $500 ڕەگی تەعەسسوب تێتە دەر بۆ $500 ئەقڵ نییە ئەمە حاڵ و ڕۆژە دنیایەکە ئێمە تێکەفتگین و بۆیە ئیشێ لە بەردی بناغەوە گشتی بگۆڕین سەرەتای گۆڕینە ئەمە لێدانە لەو دەسەڵاتە حکوومەتە حەلیمە سەیشی هەڵی تەکێنین و هەر لە ئیستەوە خەڵکی ئامادەکەین بۆ ئەو قیام مسلحانە لە بەرامبەر ئەمە کاکە ئەگەرەمانە کارمەکریاگە خۆمەردم نازانێ
مردم فکرەکە کوردی قسەکایژی خاین کاورا نافەهمێ خاینەوە تەکان ئەم مردمە وای پێکریاگە کە خیانە جواو ناتۆ بابەت و قەبلەن بە دانەیە کورد 40 ساڵە پێش بتوتە حەیز یا ئەتی کوشت یا خۆیە داوە کوشت دێت تۆ 1000 دەفە بەمانە بێژە حیز و دەز کەس بۆی مهم نییە یانی دز کەی مهمە بەڕاستی پیا زرنگێکە و حەقی خۆیەتی و پەڕەخۆ تۆ جاران بە کەسێ بدوتە بێ ئەخلاق بێ ئەخلاق تعریفی بوو یعنی ئەمە نە بنەمایی هەز نە ئوسولی هەز نە پرەنسیبی هەز نە دایک و باوکی هەز نە شەرم و نەنگ و عاری هەز ئەمە هەر کارێ لە دەستی تێ بەزا تۆ ناتوانین لەسەری حسابکەی ئەمە دزی لە دەستێ پیا و کوژی لە دەستێ تەجاوز و تەعەدای لە دەستێ ناتوانین لەسەری حسابکەی سەلامیکەی ئمڕۆ بێ ئەخلاق معنای نەباکە ئمڕۆ مردم قبولی کردگە کە ئێشێ بە یەکتری درۆ بکە کە ئێشێ کڵاو بنێتە سەر یەکتری کە ئێشێ یەکتری بخەڵەتێنێ کە ئێشێ خیانەت لە یەکتری بکە بۆ لەبەرەوەی بکە بە بەرژەوەندی بڕواتە گیرفانی دەبا تۆ بەم گشتە دۆلارە چیەکەی کەس نازانێ من سوالکەن لە مردمە 1 ملیۆن دۆلارە بێ چیەکەی نازانێت چی بکە نازانێت چی بکە بۆ لەبەرەوەی جەهانە زیستی وەکو ئینسان حرەکەتی نەکردگە گەورە نەبووکە خۆی ئەناسێت و ناوگەڵی ئەناسێت و مەعدەی دێ مەعدەی هەر مامرەیەگری هەر مریشکێکەگری هەر ژێمێ قۆزیەگری ناوگەڵیشی ئەو پەڕیوە وایەگراوە بتوانێت 4 سکسکە ئەخۆ لەوە زیاتر ناڕوە هەر تەماع و هەر حرس و هەر حرس لێدا بۆ خاترەوە معلومەتی چیەکە بۆی تۆ وێنی کابرا ئیتر شتێکی نەماگە فتخاری پێ بکە نە مەردانگی نە شەهامەت نە غیرەت نە جوامێری نە ئەقڵ نە درایەت بۆی مهم نێ پێبێژن پیا خاس یا پیا خراو بۆی مهم بۆیە کورد نەماگە و تۆ ئێشە کورد بێری تۆ وەختێژی من کوردم ئێشە دنیای مەفاهیمت دنیای خەیاڵت معنی بوێت منە دنیای مەفاهیممان معنی هەست نە دنیای خیاڵمان معنی هەست بۆیە تۆ وێنی گۆرانی نایەتە دەرەوە نەقاشی نایەتە دەرەوە گەعدەت بۆ ئەداتە بێ بڕ و گوێ بگرێ لە توڕەهاتە ئەمانە گەعدە دانێت و 2000 عنتەرەوە دیارەوە هەڵەخاتەوە تۆ ئێژی لەگەڵم جەمعیەتە من کوردم لەگەڵ ئەمانە من کوردم لای ئێوە خۆش